لە ئەنجامی پرۆسەیەکی 4 مانگیدا لە کۆکردنەوەی زانیاری و بە دوواداچوون و چاودێری گەشتنە ئەو ئەنجامەی کە توانیمان هەر سێ تاوانباری سەرەکی دەستگیر کرد، هەر سێ تاوانباری سەرەکی تاوانەکەی شەهید نەقیب محەممەد دەستگیر بکەین و بە هۆکاری پاراستنی ڕێکاری لێکۆڵینەوە و ڕێڕەوە یاساییەکان لە داهاتوو زانیاری زیاترتان پێدەدەین. لە ئێستا داواکارین لەخوای گەورە ڕۆحی شەهید نەقیب محەممەد شاد بکە و خوا لە کەسوکارەکان و سەبووری با بە کەسوکارەکان. زۆر سپاس بۆ هەموو لایەکان، سپاس بۆ بەڕێوەبەری یاساییەکی پارێزگای سلێمانی. دیارە ئێمە دوای ڕووداوی شەهیدکردنی شەهید نەقیب محەممەد بە بڕیارێکی جەنابی جێگری سەرۆکی حکوومەت هێرمی کوردستان کاکوباد و بە سەرپەرشتی ڕاستەخۆی بەڕێز سەرۆکی دەستگا هەرزوو بە فەرمانی بەڕێز بەڕێوەبەری یاساییەکی سلێمانی لیژنەیەکمان پێکهێنا بە هاوبەشی هەموو بەڕێوەبەرێتی و بەشەکانی بەڕێوەبەرێتی یاساییەکی سلێمانی بەمبەستی بە دوواداچوون بۆ ئەنجامدەران و بکوژی شەهیدی کۆچکردومان. دیارە لە 5 ڕۆژ دوایی ئەوەی کە ڕووداوەکە ڕوویە ئەو ئەرکە خلایە سەرشانی بەڕێوەبەرایەتیمان هەر بە زووترین کات لە هەموو لایەکەوە هەوڵی جدیمانە بۆ دۆزینەوەی ئەنجامدەرانی تاوانەکە. دیارە وەکو بەڕێستان ئاگادارن لە ڕۆژی 4 دوانزەی 2021 ئەم تاوانە ڕوویدا و ئێمە دوای بەداچوونەکانی خۆمان توانیمان کە هەوڵ بین چەند سەرداوێک لە قەزێکە یەکلایی بکەینەوە. خۆشبەختانە ڕۆژی 4 2021 توانیمان دوان لە تۆمەتباران دەستگیر بکەین. دوای ئەوەی کە زانیاری تەواومان لەسەر کۆکردنەوە توانیمان بگەین بە تۆمەتباری سێم لە ڕۆژی 11 2022 ئەویشمان دەستگیر کرد و خۆشبەختانە ئێستا سەرجەمیان ڕوبەڕووی یاسا کراونەوە وتەیان وەرگیرا و خراونتە بەردەستی بەڕێز دادوەری لێکۆڕینەوە. لای دادوەری لێکۆڕینەوە دانیان بە تاوانەکەیان داناوە و ئێستا ئەو تۆمەتبارانە بە بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڕینەوەی سلێمانی بەپێی مادەی 406 بند و لە زیندانەکانی ئاسایشی سلێمانیان. ئێمە لێرەوە بەڵێن بە هەموو دانیشتوانی شاری سلێمانی و کوردستانین کە هەردەم چاوکراوە بین، هەردەم بۆ جێبەجێکردنی ئەرک و فەرمانەکانی سەرشانمان سەربازێکی ون بین. هەوڵەین هەر کەسێک لە هەر لایەکەوە لە هەر جێگایەکەوە نیازی ئەوەی هەبێ ئارامی و ئاسایشی شاری سلێمانی تێک بە ڕێگەی لێ بگرین. دیارە لێرەشەوە جێی خۆیەتی سوپاسی بێپەیانمان ئاراستەی دانیشتوانی خەڵکی سلێمانی بە تایبەتی و هەرێمی کوردستان بەگشتی بکەین بۆ هاوکاری و هاماهەنگیان بۆ ئەو زانیاریانی کە پێیان گەیاندین. ئێمە دەستخۆشیان لێکەین، سوپاسیانەکەین، هەردەم هاوکارمان بوون، هەردەم چاوی ئێمە بوون لە ناو خەڵکە. هەموو کاتێ هەوڵ و زانیاریەکانی ئەوان مایی ئەوە بۆ کە ئێمە بگەینە ئەنجامەکانی خۆمان. زۆر سوپاس بۆ هەموو لایەک. دیارە وەکو بەڕێستان ئاگادارن ئەو کەسانە تقریبەن ئەمڕۆ دووەم ڕۆژیان دەستگیر کراون لە وتەی سەرەتاییمان لێوەرگرتوون. ئێستا تا ئێستا نەچوونتە ناو تەفاسیلی وەرگرتنی وتەکانیانەوە. لە داهاتووە لە هەموو زانیاریێک ئاگادارتان نەکەینەوە. هەڵبەتە ئێوە خۆتان ئاگادارن ئەم کەسانە دوورکەوتبوونەوە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک بە هاوکاری جەنابی کاک قوبات و سەرپەرشتی ڕاستەخۆی سەرۆکی دەستگا و بەڕێوەبەری یاساییەکی سلێمانی کۆمەڵێک زانیاریمان دەستکەوت بوو. دیارە توانیمانە و هاوکاریان کردوین کە ئێمە ئەو کەسانە دەستگیرکەین و بیانخینە ڕوبەڕووی یاسایی. وەکو عەرزی بەڕێستانم کرد ڕاستە ئەوانە لەو کاتەیە سلێمانیان بەجێهێشت بوو، بەڵام دیارە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک توانیمان نزیکیان بخەینەوە و لە دەوروبەری هەرێمی کوردستان دەستگیرمان کردن. چوونە دەرەوە بەڵام دەوروبەری هەرێمی کوردستان دەستگیرمان کرد. ئێمە نامانەوێت تەنها باسی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی بکەین، بەڵام ئاسایشی سلێمانی دایکە. ئاسایشی سلێمانی دایکە بۆ زۆربەی زێوەری بەڕێوەبەرەتەکانی تر لە توانای هیچ کەسێکەم ناکەینەوە. هەڵبەتە پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ زۆربەی زۆری شوێنەکانی ترە لە هەرێمی کوردستانە هەماهەنگیەکی باشی لە نێوانمانە. ئێمە ئەم کارەکە کراوە بە هەماهەنگی و هاوکاری نێوان هەمومان بووە، هەمومان بێکەوە جێبەجێمان کرد.